فەلسەفە تەنیا کتێبێک نییە بۆ ناو ڕەفەکان بەڵکو ڕووناکیەکە کەمانە ئەبەخشێتە بوونی ئێمە. دەستگای چاوپەخشی سەردەم خەڵاتێکی تایبەتی زێڕین دەبەخشێتە کەسایەتیە کە ئەو کەسایەتی کە زمانی کوردی فێری فەلسەفە کردووە بوو وەڵام دەرەوەی هەموو ئەو کەسانی کە ئەیانوت زمانی کوردی زمانێکی بێهێزە بۆ فەلسەفە نابێت، بەڵکو ئەم پێچەوانەی هەموو ئەو کەسانە سی بەرهەم سی کتێبی تایبەت بە فەلسەفەی بە زمانی شیرینی کوردی بڵاو کردەوە. ئەو کەسەش وەرگێر نووسەر و مامۆستای زانکۆ دکتۆر محەممەد کەمالە کە دوێنێ خەڵاتی ڕێزلێنانی بۆ کرا و خەڵاتی زێڕینی دەستگای چاوپەخشی سەردەمی پێبەخشرا. من چوومە ڕێوڕسمەکە و بەشێک لە ڕێوڕسمەکەتان بۆ گوازینەوە. فەرمان. سڵاوتان لەبێ و ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش. لەناو جەنجاڵیەکانی ژیاندا هەمیشە دەنگێک هەیە زۆر بێدەنگانە کارەکات بۆ بنیادنانی عەقڵ، ئەویش دەنگی فەلسەفەیە. ئەمڕۆ لە ڕێوڕسمێکی تایبەت و پڕشکۆدا دەستگای چاوپەخشی سەردەم خەڵاتی ڕێزلێنان دەبەخشێتە نووسەر و مامۆستای زانکۆ دکتۆر محەممەد کەمال، ئەو ناوەی کە نیو سەدا لە تەمەنی خۆی کردە پردێک تا هایدگەر، سارتەر، نیچە و چەندین بیرمەندی دیکەی جیهانی بە کوردیەکی پارا و ڕەوان قسەمان بۆ بکەن. ئەمڕۆ ئێمە لێرەین وەکو دەستگای میدیای کورسات و تایبەت بەرنامەی کورسات مەگەزین تا بەشێک لەم ڕێوڕسمە پڕشانازیەتان بۆ بگوازینەوە. ماڵاوە ئەی ڕۆژان خۆشبەختی ئەی ژینی نێوتەمیەکانی ئەی هەردە ئەندێشەی سۆز و وەک باڵندەی کە سیرە بوو بەردەم زریا کاگەزاجان سڵاو لێبم کاتەوە باش. بەڕێستان چۆن باز لەو ڕێڕۆسمی ئەمڕۆکان، چۆن باز لە بەخشینی خەڵاتی ڕێزلێنانەکان بە نووسەر و وەرگێر دکتۆر محەممەد کەمال. هۆی لە ڕاستیە دکتۆر محەممەد کەمال یەکێکە لە قەڵەمە تایبەتەکان لە بواری نووسین و وەرگێڕانی فەلسەفیە. جا دکتۆر محەممەد کەمال هەر لە سەرەتاشەوە لە سەرەتاکانی دامەزرانی دەستگای چاوپەخشی سەردەمەوە زۆر کتێبەکانی هەمووی ناردووە بۆ ئێمە، یعنی ئێمە چاپمان کردووە. دکتۆر حەمە کەمال بەڕاستی توانیوێتی دەقە ئاڵۆزەکان، دەقە فەلسەفی ئاڵۆزەکان بە زمانێکی کوردی ڕەوان وەربژێڕێ و جگە لەوە کۆمەڵێک نووسراوی هەیە، یعنی کتێبی هەیە کە لە نووسینی خۆیانەوەی کتێبی فەلسەفین. ئەمەش بەڕاستی بە خاڵشی وەرچەرخان لە قەڵەم ئەدرێ لە مێژووی ڕۆشنبیری کوردیە، چونکە پێشتر بەڕاستی زمانی فەلسەفی بەو شێوەیە نەبوو کە لە دوای ئەم هەوڵ و تەقەلایانەی دکتۆر محەممەد کەمال و هەڵبەتە هەندێک دۆست و برادەری تریشەوە کە لە بوارە کارەکەن کە ئەیبینین. ئێستا زمانی فەلسەفی بە کوردی زمانێکە ڕەوانە ئەگا بە زۆربەی زۆری خوێنەرانی بواری فەلسەفە و توێژەران و ئیتر لەبەر ئەوەی کە بەرهەمەکانی دکتۆر محەممەد پتر لە سی بەرهەمە لە لای ئێمە چاپ بوون بە نووسین و وەرگێڕانەوە، وەکوتم لە سەرەتاکانی دەستگای سەردەمەوە لەگەڵمان نابوو تا ئێستا قەڵەمیشی ماندووە. ئێمە بە شایستەمان زانی کە خەڵاتی زێڕینی پێبەخشین ئەمڕۆ لەم ڕێوڕسمەی ئەمڕۆدا کە لە هۆڵی سینەما سالم پێشکەشکرا. دکتۆر جان سڵاو لێبم کاتەوە باش. بەڕێستان چۆن باس لە گرنگی ئەم مەراسیمە و ڕێزلێنانەکان بۆ قەڵەمێکی دیار لە بواری فەلسەفەیە؟ وەڵا زۆر زەرورە، زۆریش دەستی و کەسانە خۆش بێکەمی شایان کردووە. کەسی وەکو دکتۆر محەممەد کەمال شایانی و ڕێزلێنانەیە، چونکە شتێکی کردووە کە سەردەمانێ بە مەحاڵ ئەژمێرا، بە ناممکن ئەژمێرا. سەردەمانێ خەڵکەی وت فکر بە کوردی معنای نییە،
فکر بە کوردی ئیمکانی نییە کورد ناتوانێت فەلسەفەی هەبێ کەسانی وەکەوە بە خۆشحاڵی دەست پێشخەر بوون شتی زۆر جوانیان کرد سەلمانیان نەک ئەسڵان زمانی کوردی لەگەڵ فکرا غەریب نییە تەنانەت ئەتوانێت زۆر پێشکەوتوانش یعنی لەگەڵ فکرا خۆی مەشغوڵ بکە کە میلەتانی تر لەوانەیە بە سەدەیە سەدە و نیوە نەگەشتنەوە ئاستە کەسانی وەکو دکتۆر محەممەد کەمال ئەو ڕۆڵەیان بە جوانی بینیوە یەک بازی گەورەیان بە فکری کوردیاوە کە تەسەور ناکرێت بۆیە ئەو ئیشانەی ئەوان کردویانە بەڕاستی جێگەی پێزانینە جێگەی دەستخۆشیە و دەستیم کەسانش مشیان ڕێقسۆ بەڕاستی لە جێ خۆیان سڵاو دەبێم کاتەوە باش هەر لە سەرەتاوە وتراوە کە زمانی کوردی زمانێکی لاوازە بەرامبەر بە فەلسەفە بە هیچ جۆرێک فەلسەفە بۆ زمانی کوردی نابێت بەڵام لێستا ئەیبینین کەسی وەکو دکتۆر محەممەد کەمال کە دەیان کتێبی چاپ و بڵاوکراوە دەیان بەرهەمی هەیە تایبەت بە فەلسەفە قسەی بەڕێستان نۆبارەوە چییە؟ سپاس دەکەم بەخێر بێن زمانی کوردی زمانێکی دەوڵەمەنە زمانێکی جوانە زمانێکی زمانێکی فەرهەنگیە ئەوەی کە وتراوە لە سەردەم زمانەی ئێمە لەسەر نەکەرەوە لەسەر میلەتەکە خۆشمان هەموو شتێک بە هەموو شێوەیەک محارەبە ئەکرین سەبەکەی ئەوەی ئێمە دایمە داگیرکراو بووین ژێردەستە بووین لەگەڵ میلەتێکی ترا ئەم منتیقەی ئێمە کە ژێردەستەی عەرەب بووین زانین و وربوونەوە و معریفەتی زیاتر لە ناو زمانی عەرەبیە مهمتر بوو بۆمانۆکولەوەی کە زیاتر قوڵبینەوە لە زمانی خۆمانە تاکو تەراوکو بەڕێزیان وەکو چەنەها کەسی تری وەکو ئەو تەمەڕودیان کردووە وەکو ئەو ڕەوتەی کە هەبوو نەڕۆیشتون ڕێی خۆیان دۆزیوەتەوانێ بۆی خزمەتی میلەتەکەیان بکەن بۆی خزمەتی زمانەکەیان بکەن لەبەرەوە زمانی کوردی زمانی ئێستا ماڵی زمانی قانونیش نییە بەڵام نەخێر زمانی قانونە زمانی فەلسەفەیە زمانێکی دەوڵەمەنە بەس ئێمەی نازان و بێ ئاگاین بەرامبەر بە زمانەکەی خۆمان لەبەرەوەی ئێمە هیچ تا ئێستا وڵات نین بوونی دەوڵەت بوونی ئەو چوارچێوە سیاسیە ئەو حدودە ئەو سنوورە کە پێی ئەڵێن دەسەڵاتی دەوڵەت دارێتی زۆر 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 گرنگە بۆ هەموو شتێک کە ئێمە نەمان بووە هیوادارم ئیتر ئەم کوڵانەی کە لە منتیقەیە ئەپڵێ شتێکی تیابێ بۆ کورد ئیسفادێ بکەین ببێ بە هۆکارێک کە ئێمە خۆشمان لە ناو خۆمانە کارێکی وا بکەین زیاتر بچەسپێن زیاتر خۆمان پیشان بین نەک هەر بە زمان بە هەڵپەڕکێ بە شعر بنووسین لە هەر شوێنێ هەوریەکت بینی لە هەر شوێنێ کۆڵوانەیەکە بینی لە هەر شوێنێ سەر و بەستێکە بینی معنای کورد لەو شوێنە هەیە ئەوانە هەموو شوناسی تۆن ئەوانە هەموو پێناسن بۆ تۆ لەبەرەوە ئێمە هەتا ئێستا بوونمان هەبووە نەژیاوین بوون و ژیان فەرقی هەیە ئەمانەیە بژین ئەم خەباتێکەکەین ئێمە بۆ ژیانێکین کە تۆ زمانێ هەبوو سنوورێ هەبوو یاسا و هەبوو ئەو تایبەتمەندیانەی خۆت هەوو معنای تۆ ئەژیت خەباتی ئێمە بۆ ژیانە چکە ئێمە بوونمان هەیە هەر چۆنێک بیانەوە لە ناومان بەرن ئێمە لە ناو ناچین ئەوە حەسمە یەکلا بۆتەوە کورد لە ناو ناچێت ئەم هەوڵانەی ئێستاش کە ئێرێ هەمووی هەوڵی بوونە ڕاستە لەوێ شینە ئێرەش خەباتێکی ترە ئێرەش چەسپاندنی شوناسی خۆتە بە شێوەیەکی تر بە شێوەی زانستی بە شێوەیەکی ڕۆشنی کتێبخانەکەم بەس سەرخان کردووە بۆ کتێبەکانی دکتۆر محەممەدکەمال بۆ بە شانازیەوە دامناوە بڕوا ناکەم لە ژیانە تووڕە بووێ و کەسمانی تووڕە کردبێ زۆر دڵسۆزە بۆ هەموو خوشکەکان وەکو یەکە پیاوێکی پڕ و سەمین و پیاوێکی خاچی پیاوێک کە بە زمانێکی زۆر ڕوون ئەدوێت و زووش ئەتوانی
لەگەڵ یاڵەڕووی وجدانی و تێکەڵی هاوکات سادەی و ساکاریکی زۆر جوان تیادۆزیوەتەوە لەلایەکیشەوە کۆڵنەدەرێکی عەجیب و تابینیوەتەوە ئەمە دوو سفەتی زۆر عەجیبن ینی من کە ئەڵڵا محەممەد فەلسەفە نان نییە بۆ تێرکردنی جەستا بەڵکو ڕووناکیە بۆ بینینی ڕێگاکەمان بە شێوەیەکی زۆر باشتر. ئەم خەڵاتی ئەمڕۆی دەستگای چاپ و پەخشی سەردەم بۆ وەرگێڕ و نووسەر مامۆستای زانکۆ دکتۆر محەممەد کەمال پێیوتین کە مرۆڤە سادەکان مێژووە خوێندنەوە بەڵام بیرمەندەکان مێژوو ئەنووسنەوە. هەمیشە شاد و بەختەوەرمەند.